من لە دوای ڕووداوەکان ناکەم و لە دوای قسەی کەشی ناکەم و لە هیچ شتێکی ناترسم لە دنیادا چونکە ئیلتیزام لەگەڵ هیچ کەسێک نییە لەگەڵ خوانێ لەبەرەوە من لە هیچ شتێک ئین ناکەم ئەوانەی کە بینیتان لەو دووسێ ڕۆژە یەکێگەی 2 ڕۆژ ئێرانە ڕوخێت یەکێوی شەڕەکە 3 ساڵ بەردەوامە بێت 4 ساڵ بەردەوامە بێت من پێم وتن باوەڕ ناکەم بگاتە 2 هەفتە قسەکەی من دەرچوو یاینەکەیوان دەرچوو زۆر شتری نەک بابەتەنە لەبەرەوە ئەوانەی کە ئەو قسانە ناکەن بەرپێی خۆیان ئەبینن شتر نابینن ئاگیان لە ڕووداوەکان نییە ئاگیان لە دنیا نییە نە تەحلیلەکانیان نە خوێندنەوەیان نە خوێندنەوەی بەرامبەرەکەیان لە ڕاستیدا وەکو ئیساش پێشتر باسم کرد من خۆم بەزەیم بەو خەڵکانە دێتەوە کە بە ناوی تەحلیلەوە دێنە سەر تەلەڤیزیۆنەکان